بە ناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام جوانترین سڵاوتان لێبێت. لاڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان باسێک لە غەسلی گورچیلە واتە شۆرینی گورچیلەکان دەکەین و هەر لەم بەرنامەیەدا باس لە ئەو نەخۆشیانە دەکەین کە تووشی گورچیلە دەبن. ئێمە هەوڵ ئەدەین زۆرترین زانیاری دەربارەی گورچیلە و ئەو نەخۆشیانەی کە تووشی گورچیلە دەبن بکەین. بینەرمان. من سەرەتا زۆر سوپاسی بەڕست دەکەم. حەزەکەم باس لە گورچیلەمان بۆ بکەی. گورچیلە چییە و ئیشەکانی گورچیلە چین؟ بەڵێ سەرەتا بە خێراتنی بەرنامەکەتانێک بە خێراتنی کەناڵەکەتانەکەم دەستان خۆش بۆم بەرنمەیە. پێم خۆشە بە شێوەیەکی گشتی باشی گورچیلەتان بۆ بکەم. گورچیلە دوو ئەندامی لەشی مرۆڤە وەکو ئەندامەکانی تر ئەکەوێتە بەشی خوارەوەی سێک بە تایبەتی لە بەشی پشتەوە کە ئەمە بە نزیکەی لە ڕۆژێکە 400 جار کە ئەکاتە 1700 لتر خوێن ڕۆژانە پاکەکاتەوە لە لەشی مرۆڤە. بە شێوەیەکی گشتی ئیشەکانی گورچیلە زۆرن. لە مهمترین ئیشەکانی کردنە دەرەوەی پاشەڕۆیە لە لەشە، ئەو پاشەڕانی کە دروستە بێت لە ئەنجامی ئەو خواردانەی ئێخورێ ڕۆژانە و لە ئەنجامی ئیشکردنی ئەندامەکانی تری لەشە. یەکێکی تر لە ئیشەکانی ڕخستنی ئاوە لە لەشە ناهێڵە ئاوێکی زیادە لە لەشدا کۆ بێتەوە و هەروەها ئەو کەسانەی کە لە کاتی سوکچوون و ڕشانەوە یان لە کاتی هاوینە کە عارەقێکی زۆر ئەکرێتەوە بەمە ناهێڵە گورچیلە وشک بێتەوە بەمەش باڵانسێکی ئاو ئەکا لە لەشدا. هەروەها یەکێکی تر لە ئیشەکانی دروستکردنی ڤیتامین دیە کە ئەمە مهمە بۆ ئێسقان. یەکێکی کە لە ئیشەکانی دروستبوونی هۆرمۆنی ئیپۆیە ئێرترۆپۆیتین کە ئەمە مهمە بۆ دروستبوونی خوێن لە لەشی مرۆڤ ناهێڵێ ئەو کەسە تووشی کەم خوێنی بێ. ئەمە بە شێوەیەکی گشتی لە مهمترین ئیشەکانی گورچیلەیە. تریفەخان کاتێک باس لە گورچیلەی دەستکرد دەکرێت و شۆردنی گورچیلەکان ئەکرێت بڕێک لە ئاو بەکاردێنێت لەو پرۆسەیە. ئایا ئەو ئاوە ئاوێکی ئاسایە و ئاوەیە کە لە ماڵان بەکاردێت بۆ خواردنەوە ئەشێت یان نا ئەمە ئاوێکی هەستیارە و پێویستە بە کۆمەڵێک فلتەر و بە کۆمەڵێک قۆناغا تێپەڕێ بۆی پاک بێتەوە؟ بێگومان ئەو ئاوە نفسی هەمان ئەو ئاوەیە کە لە ماڵانە بەکارێنرێت و پێویستی بە کۆمەڵی فلتەرێشن هەیە. لێرانەیە وەکو ئاوی ڕئیسی کە بۆ ماڵان ئەچێ ئێمەش هەمان ئاومان هەیە کە یێتە نەخۆشخانەکەمانەوە لە ڕێگەی بە کۆمەڵی فلتەرێشنە ئەڕوات و ئەچێتە گورچیلەی دەستکردەوە. زۆر باشە. لێرە و ئاوە کاتێک ئەوە ئاوی ڕئیسیەتە ناو نەخۆشخانە ئەو فلتەرانە چین کە پێویستە ئەو ئاوە پیاە تێپەڕێ؟ ساند فلتەرمان هەیە و لەگەڵ سۆفتنەرمان هەیە کە لە ڕێگەی پمپەوە ئاوەکانی بۆ ئەنێرێ. لە ئاوی بڵێن خەزانێکی ڕئیسیمان هەیە ئاو لە ناو ژووری بۆیلەرەکەەوە کە زیاتر وان ناسراوە بە پمپەکانە ئەینێرین بۆ ساند فلتەرەکە هەموو ئەو خەوش و شانەی کە لە ناو ئاوەکەیە لە ڕێگەی ئەو ساند فلتەرەوە کە مادەی لمیتایە ئەگیرێت و ئەنێرێت بۆ سۆفتنەرەکانمان. لە ڕێگەی سۆفتنەرەکانمانەوە کە دوو سۆفتنەرە و هەمان ئیشەکەن پاکەکرێنەوە کە ئەمە مادەیەکی زۆلایتی تا زیاتر بۆ ئایۆناتەوە ئایۆناتی کالیسیۆم و مەگنیسیۆمەکە کە زیادەیە لە ئاوە و پێویستە ئەو گورچیلە کاری خۆی ناکە لە نەخۆشانەیە ئەو ڕێژە زۆرەی لێ بگیرێت لە ڕێگەی سۆفتنەرەکان و لێ ئەگیرێت و ئەچێتە ناو خەزانی ئستانلێستیلە. پێش ئەوەی ئەو بەو قۆناغات تێپەڕێت لە ناو ئەم دوو فلتەری کە باست کرد، یەکەمیان ساند فلتەر، دووەمیان سۆفتنەرەکە، لێرەیە قۆناغی ئاوەکە بەس لە دەنکۆڵەی لم پاکەکرێتەوە یا
لە چ مادەیەکی تریش دەرکۆڵی لەم بێگومان ڕێگە لە ڕێگەی یەکەم فلتەرە و گیراوە لێرانەیە زیاتر کارلێکی بڵێن ئایۆنات ئاڵگۆڕی ئایۆنات ڕوئەیە یعنی ڕێگە نایرە هیچ ئایۆنێکی زیایایی لەناو ئاوەکەیە کە پێڵێن هارد وەتەرە ئاوەکەمان کە چووە ناو تاکیستان لە ستیلەوە ستان لە ستیلەکانیش مواسەفاتێکی هەیە کە ژەنگ ناکات و لەناو ئاوەکەی عنی بە شێوەیەکی پارێزرا ئەمێنێتەوە کارلێکی هیچ ڕوونا لەناو تەنکیەکەیە. کاک نەسرەدین حەزەکەم باسێک لە غەسلی گورچی لە شوشتنی گورچیلەکان بکەین هەم نەخۆشیەکەوە هەم ئامێرەکە. ئێمە ئەو نەخۆشانەی کە دێنە لە ئێمە بۆ مەبەستی شوشتنی گورچیلە یەکەم جار بە دوو حاڵە دێن جاری وە هەیە حاڵەتێکیان لە تەواوی داخڵا بێت ئەمە ئۆڕەدی ئەو کەیسانن کە پێی نەزانراوە کە غەسلی گورچیلەی ئەوێ یان گورچیلەکانی مشکلەیەکی هەیە لە ناکاو بە یا بە هەناسە توندی یا بە ئاوسانی پەلەکان بە ئاوساوی دەموچاوی بە تەنگە نەفەسی بە وەزعێکی هیلاکەوە داخڵی تەواوی ئەەکەن بە پێی فەحسەکانی ئێمە دەرەکەوێت کە دکتۆری ئەخسایی پسپۆر لەو بوارەیە ئەیبینێت و کە ئەم نەخۆشە پێویستی بە شوشتنی گورچیلە هەیە. یعنی ئەو نەخۆشانەی کێنە ئێرە بڕیار لەوە دراوە کە شوشتنی گورچیلیان بۆ بکرێت. بەڵێ دکتۆری ئەخسایی لەگەڵ دکتۆری مقیم ئەقدەممان هەیە دکتۆری مقیم ئەقدەمەکە و کۆڵمان هەیە و ئەبینرێت و دکتۆری ئەخسایەکە پێویستکە ئەبینێت و پێویستکە بە کۆڵ ئەبینێت قسەی لەگەڵە کرێت و بڕیاری لێ ئەدرێت و ئەنجادێتە لە ئێمە شوشتنی گورچیلەی بۆ کرێت. ئەمە حاڵەتێکیان و حاڵەتێکی تر نەخۆش هەیە پێی زانراوە کە سستی گورچیلەی هەیە بەس ڕێژەکەی کەمە ئەمە ئۆڕەدی دکتۆرەکە بە پێی عیلاج ماوەکەی بۆ درێژ ئەکاتەوە ماوەیەکی درێژتر لە سەر عیلاج ئەمێنێتەوە و غەسل ناکات و بەڵام دکتۆرەکە پریپەرێشنی ئەکات بۆ غەسل یعنی بڵێن ئامادەی ئەکات بۆ غەسلی گورچیلە و ئەو حاڵەتە کەیسەکە زۆر ینی ستەیبڵترە بێ زۆر جێگیرترە بێ حاڵەتی بۆچی لەبەرەوەی فیستولای بۆ دانێ وەکو ئەمەی ئێستا کاکفازیل فیستولای هەیە ئەو فیستولایی بۆ دانێ دکتۆرەکە هەر ئۆڕەدی 6 مانگێک پێش ئەوەی بکەوێتە سەر غەسل ئەو وەختێ پێویستی بە سۆندە نابێت تووشی ئینتیهابی سۆندە نابێت یعنی لە بڕێ مزاعفاتی غەسل بە دوورتر ئەبێت لە وەکو کەیسێکە لە تەواریۆیێت ئەو کەیسێکە لە تەواریۆیێت بە پەلە یعنی بە حاڵەتی تاڕێ سۆندەی بۆ دانرێ ئەم سۆندەیە کاتیە بۆ مانگێکە یا دوایە بێ بخرێتە سەر سنگی بکرێ بە دایمیان ئەبێ بنێرێ بۆ لای دکتۆری سنگ و بۆریەکانی خوێن جەماعەتی دکتۆر ئارام بارەمەوان فیستولای بۆ دائەنێن و ئێمە لە ڕێگەی ئەو پێگەیشتنەکەی مانگیەک بۆ 40 ڕۆژی پێ ئەچێ بەڵام ئەو کەیسانەی کە پێی زانراوە لە هەوڵەوە تووشی ئەم مزاعفاتانە نابێت کە لەگەڵ تەواریەکەیە و ئۆڕەدی بە حازرکراوی یە بۆ لای ئێمە و ئەڵێ من جیازەکەی دەستمم هەیە و لەوێەوە غەسل ئەکەم و ئەو وەختەی ئێمە لێرە جەدۆلی بۆ دانێن و یان هەفتەی 2 جار یان هەفتەی 3 جار ئۆڕەدی ئەمە بە پێی نەخۆشەکە نەخۆشی وا هەیە پێویستی بە 2 غەسل هەیە نەخۆشی وایە پێویستی بە 3 غەسل هەیە هەفتانە یعنی هەفتانەکە گە 3 غەسل بێ ڕۆژناڕۆژ هەیە بۆ غەسل و ئەوەی کە هەفتەی 2 جاری بۆکەین یان دووشەمە و پێنجشەمە یان شەمە و سێشەمە یان یەکشەمە و چوارشەمە غەسلی بۆکەین. هەر شوشتنی گورچیلەیەک ماوەی چەندی پێ ئەچێت؟ هەر شوشتنی گورچیلەیە کە بڵێن یەکەم جار دەست پێکات با بڵێن ئێمە پێڵێن فێرست هیمۆدالسیس ئەمە یەکەم جارەکە 2 سەعات دەست پێەکەین و ڕۆژی دووەمی بۆ ئەەکەین 2 سەعات و نیو و ئۆڕەدی دوای ئەوە ئەبێت بە کرۆنیک بڵێن ئەبێ بە ڕێگولەر دایالسیس بڵێن ینی بڵێن لەسەر جەدۆلی بەردەوام ئەو وەختەی یا 3 سەعات یا 4 سەعات ئەبێ غەسل بکە ئیتر نەخۆشەکە 3 سەعات یا 4 سەعات 3 سەعاتەکە و 4 سەعاتەکە لەسەر جیازەکە ئەبێت و خوێنەکەی بە جیازەکەی ئەبرێ فلترێشنەکرێت و ئەنێرێتەوە بە جسمی نەخۆشەکە و ئەڕاتەوە بۆ ماڵەوە.
ئەو گرفتانە چین یان ئەگەر ڕاست بە بڵم ئەو نەخۆشیانە چین کە ڕوبەڕووی گورچیلە ئەبێتەوە. بەڵێ نەخۆشی زۆرە بەڵام باوترینیان کە تووشی گورچیلە ئەبێ یەکێک لەوانە بەردی گورچیلەیە کە ئەمە زۆر باوە. بەردی گورچیلەش هۆکاری زۆرە لە مهمترین هۆکارەکانی احتیمالی هەیە بۆ ماوەیی بێ لە خێزانەکە چەند کەسێکیان بەردی گورچیلەیان هەبێ یان هۆکاری تر هەیە وەکو کەم خواردنی ئاو ڕۆژانە کە پێویستە بە نزیکەی 3 بۆ 5 لتر کەسێکی ئاسایی ئاو بخواتەوە، کەم خواردنی ئاو، کەم جوڵەکردن، وەرزش نەکردن، زۆر بەکارێنانی خوێ، زۆر خواردنی خوێ، ئەمانە هەمووی هۆکارن بۆەوەی کە بەردی گورچیلە دروست ببێ. یان هەندێک کەس هەیە پێکاتەی لەشی وا هەڵکەوتووە کە بەجموعەیەک خواردن هەیە بیخوات لەوانەیە تووشی بەردی گورچیلە بێ. یەکێک لەوانە گۆشتی سوورە، تەماتە، پەتاتە، سپێناخ، بەکارێنانی چاو قاوە زۆر ڕۆژانە زۆر خواردنی، بەکارێنانی چەرەسات. ئەمە شەرت نییە هەموو کەسێک ئەم خواردنەی خوارد تووشی بەرد ببێ، بەڵام هەندێک کەس هەیە پێکاتەی لەشی وایە. یەکێکتر لە نەخۆشەکانی گورچیلە هەوکردنی گورچیلەیە. هەوکردنی گورچیلە کە تووشی گورچیلەکان ئەبێ ئەمیش بەپێی تەمەن ئەتوانین چەند هۆکارێکی بۆ بدۆزینەوە، بە تایبەتی لە گەنجە لە ئینسانی گەنج یان لە باشترین بڵێن لە مینەیە پێکهاتەی جسمی وایە یان بەکارێنانی جلی تەسک کە جلی تەسک لەبەرەکەن. یەکێکتر لە هۆکارەکان بۆ منەوە کەسانی کە بە ساڵە ئەچن و پیاون بە بۆنەی گەورەبوونی ئەندامی پرۆستاتیانەوە، ئەمەش هۆکارێکی ترە کە تووشی هەوکردن ئەبن. لە مێینەی بە ساڵا چووە بە بۆنەی کەمبوونەوەی هۆرمۆنی ئیسترۆجینەوە کە بێتە هۆی وشکبوونەوە لەو ئەندامەیە و ئەمانە هۆکارن. و هۆکاری و نەخۆشی تریشمان زۆرە، نەخۆشی گورچیلەکە خۆی کەلانێ بۆ ماوەیی بێ. من لێرە بینم خوێ بەکارێن. خوێ چ دەورێکی هەیە لەو ئاوەیە؟ سۆفنەرەکانمان مادەی زوێلایەتی تایە هەر کاتی ئایۆنەکانی تێر بوو بە کالیسیۆم و مەگنیسیۆم پێویستە باکۆشێک هەیە بۆی نسبەی سۆدیۆمەکە یانەیەکەی بچێتەوە جێگەی خۆیەوە. جا لە ڕێگەی باگۆشەوە کە تایمەرێکی لەسەرە گریمان لێرانە ئەم سۆفتنەرانە تایمیراوە لەسەر 1 تەن ئاو. هەر کاتێ 1 تەن ئاو ڕۆیش کە چوو بۆ گورچیلەی دەستکرد پێویستە ئەم زوێلایتە بڵێن باگۆشێکی خۆی بکات و مادەی بڵێن ئایۆناتی سۆدیۆمەکە بچێتەوە جێگەی مەگنیسیۆم و کالیسیۆمەکە. عملیەکەشی لە ڕێگەی ئەم تەنکیە سپیەوە بێ کە بە بۆریەک ڕەبت کراوە بە سۆفنەرەکانمانەوە لە بەشی سەرەوە خیاوەکە بەسەر زیۆلایتەکە ئەڕوا ڕێگە ئاڵگۆڕی ئایۆنات ڕوئات و لە ڕێگەی درێینەوە ئەڕژێتە خوارەوە بەڵێ خیاوەکە ئەڕژێتە خوارەوە بەڵێ خیاوە بەکارهاتوەکە ئەچێتە ناو درێینێک و زێرابێکەوە ئەڕژێتە ناو مەجاریەوە. پێویستمان هەیە ئەو مادەی زیۆلایتە ئەو خیاوە زیاوی کە پێوێتی بڕوات پێویستی بە نسبێتێکی ئاو هەیە، ئاوێکی پاکی پێ ئەکرێت و وەکو شۆردنەوەیەک ئەشۆرێتەوە و مادەی زیۆلایتەکە ئامادا بێتەوە بۆ دیسانەوە ئاوێکی کە بۆ بپاڵەوێتەوە. زۆر باشە، یعنی نسبەی بەکارهێنانی خوێ لێرەدا حەسەب ئەو ئاوەیە کە بەکار دێت. بەڵێ کە بڵێنەوەکە زۆرتر بەکار بێتەوە نسبەیەکی خوێی زیاتر تێبی. بەڵێ زووتر باگۆشی خۆیەکە. ئەمە سیستمە ئۆتۆماتیکیە هەر کاتێ نسبەتی ئاو زۆر گریمان لە سعاتێکات تەنێ ئاو بەکارهێنا ئەم پێویستی بە باکۆشەیە لە نیو سعاتی شابێ پێویست یەکسەر باکۆشی خۆیکە، یعنی کاتی بۆ دانراوە لەم سعاتەیە هەموو ڕۆژە باگۆشی خۆیکە بەپێی ڕێژەی ڕۆشتنی ئاوە بەبێی ئەم تایمەرانی کە لەسەر سۆفنەرەکە تایمیداوە. ئەم ئامێرە ناوی چییە وە چۆن غەسلی گورچیلە ئەکات؟ ئەم ئامێرە خۆی ئەمە شەریکەی هەیە تا ئێستا ئەوەی من بینیمێتم دوو شەریکەی هەیە، شەریکەی گامبرۆی هەیە ئەمەی ئێمەیە و شەریکەی فرێزنسی هەیە. ئەم ئامێرە ئیشی گورچیلەکەکە بە کاملی ئەوەی ئیشە سەرەکیەکە بێ لەم فلتەرەی هەیە. ئێمە خوێنی نەخۆشەکە لە ڕێگەی یا فیسچولاکە یان سۆندەی ملی یا سەنگی بۆ دانین لە دانەیەکیانەوە خوێنەکە سەح بکەین بە جیهازەکە یا ئەڕوات ئەگەر ببینن لێرە بە جیهازەکە ئەڕوات لێرەوە ئەمە فلتەرەکەی ئەو فلتەرە ئیشی چییە؟ ئەم فلتەرە ئیشی نەفسی گورچیلەکەکە. گورچیلەکە بزانن شکڵێکی فشێوە فاسۆلیە هەیە لەناو ئەم گورچیلەیە لەناو هەر نیفرۆنێ لەناو هەر هینێک لە پێڵفەکەیە بە ملیۆنەها نیفرۆن هەیە. ئەمە بۆ بڵین ئەگەر ببینن ئاوە دانەدانەیە ئەمە خوێنەکە ناچێتە ناو ئەو شوشەوە، خوێنەکە ئەچێتە ناو ئەو کاپیلەریانەوە. ئەمە دەست کە لێرە ئەی بڕیت ئەگەر دەماریشی تیانە بێ خوێنی لێدێ کاپیلەریتیە یعنی دەماری ورد ڕیشاڵی پێڵێن
ئەمەش وەکو دەماری ڕیشاڵە وایە خوێنەکە بە ناو دەمارە ڕیشاڵیەکانە ئەڕوا و ئێمە بەم فلوت بایپاسە کە ئاوی ناو جیازەکە و ئەو ئاوەی کە ئێوە پێشتر باستان کردووە ئەو ئاوە ئێمە لە لای ئێوە چەنە پا ئەکرێتەوە لە سیستمی خەسخانەیەتە لای ئێمەش لە لای غەزان لە غەزان ئەکرێت و بە 5 فلتەر و 3 فلتەری تر کە یەکێکیان بەردە یەکێکیان خەڵوزە یەکێکیان خوێیە و دوایش بە 3 فلتەری تری ناو سیستمی ئاڕۆکەیە ئەڕوا ئەنجا لێرەوە ینی بە زەخت ئەنێرێ بۆ جیازەکە یعنی ئەو ئاوەی کە بەو کۆمەڵە فلتەرە ڕووی ئیشی لێرە پاڵان و زەختە بە خوێنەکەەوە نە لە ناو جیازەکە ئێمە ئەمە ئەسیدی پێڵێن و ئەمەش بارکاربۆنیتە ئەسید و بایکاربۆنیتەکە پیئێکی ئەو ئاوەی کە لە ناو جیازەکەیە هی نەکات ڕێگە ڕیگولەرەکات یعنی پیئەکەی کە ڕێخست وەکو پیئێشی جسمی نەخۆش ئەو ئاوە ئەچێتە دەوری ئەم کاپلەریانە لە ناو ئەمەیە وەکو چۆن کەسێک کە بڵێن دکتۆر کە پێشەوەی گورچیلت مشکلی هەبێڵە ئاو زۆر بخۆرەوە لەبەرەوەی چی لەبەرەوەی گورچیلەکانت مشکلەی بۆ دروست نەبێت تووشی وشوبوونەوە نەبێ ئەو ئاوە چییە تۆ کە هەر خواردنێک ئەخۆی بەشی خۆی مادەی ژەهری تایە وەکو سۆدیۆم پۆتاسیۆم کالیسیۆم ئەگنیسیۆم و یوریا و کریاتینی کە شتێکی تایبەت بڵێن کە دەرەکرێت لە ڕێگەی میزەوە ئەم ئاوەش نەفسی شت کە ئاو چۆنەڵێ ئاو جسم ئاوە خواتەوە لە خوێنەوە شتە ژەهراویەکان دەرەکات و لە ڕێی میزەوەی کاتە دەرەوە ئەمیش نەفسی شت ئاو کاتێتە دەوری کاپلەرەکانی خوێن ئەو مادە ژەهراویانە جیا ئەکاتەوە و خوێنەکە پاکەکاتەوە لەم درێنەوە ئەنێرێتەوە بۆ جیازەکە لە پشتەوە گەراگەدار بن لێرە درێنمان هەیە بە درێنەکە مادە ژەهراویەکان ئەکاتە دەرەوە یعنی ئەو ئاوە ڕۆڵی ئەوا بینێت کە هەرچی مادەی ژەهراوی هەبی کاتە دەرەوە لە خوێنەکە سەحبیەکات و یان جاری وا هەیە نەخۆشەکە ئێستا کاکفاسیل نازانە بەس نەخۆشمان هەیە ئەن یوریا ینی کەواتە میزکردنی هەر نەماوە یعنی ئەمە ئەو ئاوەشی کە ئیخواتەوە لە جسمی کۆوە بێتەوە و ئەو ئاوەش هەر لێرە نەفسی شت ئاوەکەش سەح بکرێت چۆن ینی بڵێن ئاوەکە کە تۆ جسم ئەی خۆیتەوە مادە ژەهراویەکان دەرەکات لە ڕێچیەوە لە ڕێ ئاوە ئەمیش نەفسی شت ئاوەکەش سەح بکەین و مادە ژەهراویەکانش دەرەکەین لە ڕێ ئەم جیازە و ئەیکەینە دەرەوە و دوایی لێرەوە خوێنێکی پاکی گەشت ئەنێرینەوە بۆ جسمی نەخۆشەکە کە خوێنەکە پاکراوەتەوە لە یوریا و کریاتین و جەماعەتی ئلکترۆلایتەکان کە خوێکانە دکتۆرە زۆرێک لە نەخۆشیەکان هەن پێش ئەوەی کە مرۆڤەکان تووشی بن وەنە کۆمەڵە فەحسەیە بۆ ئەوەی ئەیکەن بۆ ئەوی خۆیان پارێزن لە توژون بەو نەخۆشیە ئایا هیچ فەحسێک هەیە بۆ نمونە مانگانە بێت یان ساڵانە بێت پێویستە مرۆڤ بیکات بۆ ئەوەی تووشی نەخۆشیەکان و گرفتەکانی گورچیلە نەبێت بڵێ هەنێ فەحس هەیە کە بە تەواوەتی ناتوانین دەریخین بەڵام هۆکارن کە یارمەتی دەربن بۆ ئەوەی کە نەگاتە ئەوەی کە گورچیلەکە بکەوێتە حاڵەتی پەکبوون ئەنجە هەستی پێ بکەین لەوانە فەحسی عامی خوێنە کە CBC پێڵێن ئێمە ئیشکردنی گورچیلەکانە کە پێوترێ بڵێ یوریا سیرەم کریاتینین هیچ نەبێ بەکارێنە ئەوی چەند فەحسێکی خوێیەکانە ئەمانە یارمەتی دەرن سۆنەرە یارمەتی دەرە کە وامان لێەکان لە حاڵەتێکا بگەین کە ئەگەر گورچیلەکە پێویستی بە عیلاج بێ زووتر یاری دەدەربین بۆ ئەوەی کە نەگاتە حاڵەتی پەکەوتن بەڵام زۆر جاریژەیە نەخۆشیە ینی چونکە ئێمە دوو جۆر سست بوونمانەیە جاری وایە ئەگاتە سستبوونی هێواشمان هەیە و سستبوونی خێرامانەیە زۆر جار مشکلەی سستبوونی هێواشەکە نەخۆشەکە هەست بە هیچ ئاعرازە ناکە هەتا ئەگاتە ئەو حاڵەتێکەیەتە لای ئێمە گورچیلەکەی پەکی کەوتووە باست لە قۆناغی فلتەرێشنی ئاوەکە کرد کە بە کۆمەڵێک فلتەر ئاڕۆ ئاوەکە پاکشەکرێتەوە دێتە ناو ئەم تەنکی ستەینلی ستیلانە دوایەوە چی ڕۆدا
لە ڕێگەی ئەم ستانلێستیلانە کە ئاوێکی پاکشکرا و ئامادەکراوە بۆ بەشی گورچیلەی دەستکرد و بۆ بەشی گورچیلەی دەستکرد لە ڕێگەی ئەم دوو پمپەوە ئەنێرێ بۆ بەشی گورچیلە و هەروە ئەم ئەکسپانشن تانکانەکشمان هەیە کام ئەکسپانشن تانکە ئیشی کاری ئەوەیە کە بڵێن بەردەوام لەژێر زەختایە هەر کاتێک ئاو لە هەر کاتێکە بەکار هات بە هەمان زەخت ئەم پمپانە ئەنێرێ بۆ سەرەوە لە کاتێکیشە کە ئاویان پێویست نە بۆم پمپانە لە ڕێ ئەم بۆردە کارەبایەوە ئۆتۆماتیکە کات و پێویستی بەوە نیە یەکێک بێت هەڵی کوژاتە بیکوژێنێتەوە خۆی ئۆتۆماتیکی هەڵە بێت و کوژێتەوە. ئەمە بە کورتی ئێرا هەمووی یەکەم ستیج بوو یەکەم هەنگاو بوو بۆ ئامادەکردنی ئاوەکان بۆ گورچیلەی دەستکرد. بە شێوەیەکی گشتی ئاوی گورچیلە بە دوو قۆناغ ئاڕوا قۆناغێکیان لێرا بوو کە بە کۆمەڵی فلتەرێشن بوو لە لای بەشی گورچیلەش پێشەوەی بچێتە ناو جیهازەکانەوە کۆمەڵێ فلتەرێشنی کە ئەکرێت و بەمی ئاڕۆی ئاڕات و ئەچێتە ناو جیهازەکان و بۆ قەچری گورچیلە بەکاریاندرێ. ئەم جیازە ڕۆڵێکی سەرەکی هەیە و من ئەمەوێت تەوازیح بەسەر شتێکی تر بم ئەوێت تەوازیح بۆ بم کە خەڵکی ئێمە بە مجتەمەعی وا لە غەسلی گورچیلە تێگەشتون کە غەسلی گورچیلە زۆر ترسناکە و لە ڕێگەی من ینی لەوانەیە دوور و نزیک ئاگام لێ بوو بێت و لە شوێنی تر بیستومە و زیاتر ئەو کەسە بەتەمەنەکان و زیاتر ئەو کەسانەی کە ینی هین ینی من چەند جار من جاری وا هەبووە هەر خۆم لەسەر مردوو لەسەر قەبران ئەو شتم گوێ لێ بووە ئەڵێن ئەو کەسە کە غەسلی هەبووە ئەڵێ هەموو ڕۆژێکی مردنێ بووە وانە عنی با بڵێن ئەو با پێشڕاستکەینەوە ئەو شتە زۆر واقع بێت لە لای خەڵک و چونکم چەند خەڵک هەیە ئەو بەو ڕەوتەیە لەو قسەیەوە شتێک وەرە ئەگرێت ئەگەر کە سوکاری خۆی بکەوێتە سەر غەسل ئامادەی لە ماڵەوە بمرێ نەیهێنێ بۆ غەسلی گورچیلە چکم ئەڵێ هەموو ڕۆژێکی مردنێکە و کاک فازیلێکێک کە لەوانە چەند ساڵە غەسل ئەکات 4 ساڵە غەسل ئەکا کاک فازیل 4 ساڵە غەسل ئەکات مەگەر حاڵەتی تایبەتی کە مشکلەی دڵی هەبوو بێ یا مشکلەیەکی هەبوو بێ زۆر ناڕەحەت بوو بێ ئەنا زۆر وەکو ژیانێکی ئاسایی خۆی یەت غەسلەکەیەکە ئەسڵەن فیسچولاکە هەمووی دەدەقەیەک مڕافیقەکەی دەستە خاتە سەر شوێنی دەرزیەکان و خوێنەکەی ئەوەستێتەوە جلوبەرگی خۆی لەبەرە کات و ئەڕاتەوە بۆ ماڵەوە. کاک فازیل تۆ ئەتوانی ئیش و کارەکانی ڕۆژانەی خۆت جێبەجێکەی کە ئەم غەسلی گورچیلەت ڕۆژانە بۆ کرێت؟ نەخێر ناتوانم کاروباری ڕۆژانە جێبەجێ بکەم لەبەرەوەی هەندێک مزعافاتی هەیە لەوانە کەم خوێنی گوێژ بوون زەخت دابەزین زۆر شتی بێهێزی زۆر شتی تر هەیە کە ئەبێ ئاگامان لە خۆمان بێت ئەمەش بە وریایەکی زۆرەوە کارمەندەکان زۆر یارمەتیمانێن لە تەندروستی ئێمەیە ینی پێشمەرگە ئاسا ئەمان یارمەتیمانێن هەچ کاتێ بمانەوێ داوای فەحسێ بکەین یەکسەر بۆمانەکەن چاوەڕێ ئەوە ناکەن ینی زۆر چالاکن لە ئەکتیڤن لە کارەکانیان ئێمە سوپاسیانەکەین بۆ کارمەندە تەندروستیەکان ناتوانم ئیشوکاری ڕۆژانە بکەم ئیشوکاری ڕۆژانە ناتوانێت بکە کاک فازیل مەبەست وەکو ئیشی بۆ ئەوەی بۆ نمونە کە بڵێن ئیشێ بکە وەکو کەسێکی ئاسایی کە بژێوی ژیان دابینکە ئەوە ناتوانێت بەڵام وەکو ژیانی ئاسایی خۆی لەوەی کە خۆی پێی بڵێن ئەگەر هەفتەیەک غەسل نەکات بڵێ چیت لێت یعنی وەزعی زۆر خراپ ئەبێت و غەسلەکە وای لێ کردووە لە ماڵەوە زۆر ئاسایی وردە ژیانەکانی خۆی ئەو شتانەی کە پێویستە هەمووی ئەکات مەبەستم پرسیارەکەی من ئەوە وەکو ئیشکردن نا بەس ژیانێکی ژیانی ئاسایی خۆی ئەکات بەڵێ ژیانی ئاسایی خۆم بەڵێ ژیانی ئاسایی خۆمەکەم لە ماڵەوە ناچمە دەرەوە بچمە دەرەوە بۆ ماوەی نیو سەعات یا سەعاتێک لەوە زیاتر ناتوان لە دەرەوە بمێنمەوە چکە پێویستم بە ئیسراحەت هەیە دایمە ئینسان خەویەت ئەم حاڵەتانە هەیە جێژبوون هەیە زەخت دابەزین هەیە ئەبێت لە ماڵەوە بیت زیاتر هیوای لەش ساغی شاڵ سەلام.
دکتۆر ئێوە چ کاتێک بڕیار لە نەخۆشێکەدەن کە غەسلی گورچیلە واتە شۆرینی گورچیلەی بۆ بکرێت؟ بەڵێ ئەمە هەروەکوتم ئێمە دوونە سستبوونمان هەیە، سستبوونی خێرامان هەیە و سستبوونی هێواشمان هەیە. سستبوونی خێرا لە ماوەی 48 ساعتا ڕوایە، بەتایبەتی لەو کەسانی کە تووشی سوکچوون ڕەشانەوە یان لە هاوینە کرێکارە لەبەر هەتاوێکی زۆرە عرەقێکی زۆرە کاتەوە گورچیلەکانی وشکە بێتەوە. ئەمە ئەگەر لە حاڵەتی کە زوو فریای بکەوین احتیمال هەیە نهێڵین بگاتە سستبوونی هێواش. سستبوونی هێواش 5 قۆناغی هەیە. قۆناغی یەک هەتا 5مان هەیە. لە قۆناغی یەکە نەخۆشەکە پێویستی بە غەسل نییە، پێویستی بە شۆردنی گورچیلە نییە، بەڵام پێویستی بە متابعەیە لە قۆناغی یەک هەتا 4. بەڵام لە حاڵەتێکا کە نەخۆشەکە ئەگاتە سستبوونی هێواش لە قۆناغی 5 کە ئێمە یعنی بۆی حساب ئەەکەین بە پێی ئیشکردنی گورچیلەکەی لە 10 کەمترە، ئەو کاتە پێویستی بە شۆردنی گورچیلە هەیە. ئەو نیشانانە چین کە لە کەسێکە هەبن گورچیلەی کێشەیتیایە؟ بەڵێ وڵی زۆر پەیوەست نییە، ینی نیشانەکانی زۆر پەیوەست نییە بە گورچیلەوە، لەوانەیە کەسەکە هەر ئەسڵەن ئازاری گورچیلەشی نەبێ، بەڵام ئەوان نیشانانی کە پەیوەستن ینی وا هەستەکەی ترکە نەخۆشەکە بەرەوە ئەوە چێ گورچیلەی نەخۆش بێ، سێرەگە نەخۆشەکە تووشی ڕشانەوە ئەبێ، تووشی هێڵنجانە بێ، نانی بۆ ناخورێ، بێهێز ئەبێ، کەم خوێنە، ئەمانە پێمانەڵێ. ئێمە وەکو غەستی گورچیلە ئەو بابەتە زۆر گرنگ بوو بەلامانەوە کە ئێوە ئەوە بزانن چکم بەجدی ئەمە لەلایەنیەوە کە لەوانەیە بە ملیارەها کەس ئەو بەرنمەیە ببینێت ئیسفادە لە مەوزوعایە بکات و هەر کەسێک کە ئەکەوێتە سەر غەسلی گورچیلە بۆ شوشتنی گورچیلە و ئۆڕەدی هیچ مشکلەیەکی نییە، یەک لێرە سۆندەی بۆ دانرێت و عزیەتەکەی هەر ئەوەیە ئازاری ئێمە لێرە بەنجی مەوزوعی بۆکەین کە دانانی سۆندەکەیە و ئەو دکتۆرەی کە فیسچولاکەی بۆ دانێ ئەوەی کە لە قۆڵیایەتی بەنجی دەستی بۆ ئەکات هیچ مشکلەیەکی نییە و دائنرێت و لەوانەیە نەخۆشمان هەبێ ئێستا لەوانەیە گەر لەم بەرنامە شاگای لێ بێ بڵێ سێرکە کوڕە ئێمە دنیای هەزارمان پێگەی ئازاری هەیە ئەو کاتێک کە سۆندەکەی بۆ دانێت، ئازاری هەیە ئەو کاتێک کە نیدڵەکەی بۆ دانەی، ئەمانە مشکلەی نییە، بەڵام لە ژیانی وا لێ ئەکات ئەم نەخۆشە تووشی هەناسەتونی ئەبێت، تووشی مشکلەی گەورەتر ئەبێت، تووشی کێشەی دڵ ئەبێت و ئەگەر لە هەموو حاڵەتێک پۆتاسیۆم بەرز بێت لە 5.1 خۆی تا نۆرمەڵەکەیەتی لەوە بەرزتر بێت لە هەموو حاڵەتێکە نەخۆشەکە واردە لە ناکاو لەسەر ئەو جادەیە دڵی بوەستێت بمرێ خوانەکردە. وەڵا ئێمە لێرە غەسلەکەی بۆ ئەەکەین و خوێنی بۆ پاکەینەوە ئەینێرینەوە بۆ ماڵەوە و ئێمە ئەسڵەن ئەم شتە ئەم نەخۆشیە کە چەند سەبەبێکی هەیە زیاتر لە زەخت لە شەکرا و لە ئەمانە ئەگەر کۆنتترۆل نەبێ و لە ئەوانەی کە بە عیلەی هەیەە ئەوانەی کە پۆلیسیستکن پێیانڵێن کیسی زۆر لەسەر گورچیلەکانیان دوایێ بە غەستی گورچیلە ئەمانە ئێمە هۆشداریان ئەینێ ئێمە هەمانە لە ناو خەسخانەیە خۆی کارمەندە یعنی بە تەحەدا باسی ئەکا ینی وەکو ئەوەی کە ینی وەکوەوەی کە شانازی پێوەکاڵە شەکرەکەم 400 و گوێشی نایەمە ینی ئەوە وازانەیە ئاساییە ئازایی نییە ئەم شەکرەیە لە دواییە ئەگە هیچ زەرەری لێنەیە لە دوای چەند ساڵێک گورچیلەکان تیا ئەبات پێ ئەڵێن دایابێتیک نیفرۆپاسی یعنی گورچیلەکە بەهۆی شەکرەکەەوە سست ئەبێ یعنی یان زەخت یا هەر سەبەبێک لەو سەبەبانە و ئەبێ ئاگاداری خۆمان چۆن خۆمان پارێزین ڕۆژانە ئەو خواردنەوەیەکی باش کەم بە نزیکەی 3 بۆ 5 لتر وەرزشکردن خواردنی تەندروست و فرێش خواردنی میوەکان ئەوانەی کە ئاودارن هەروەها لەبەر نەکردنی جلی تەسک بە تایبەتی بکەمکردنەوەی خوێ زۆر زەڕورە و ئەگەر بۆ نمونە ئەو کەسە نەخۆشیێکێ بێ لە عیلەکەیە یان بۆ نمونە ئەگەر خۆی وا هەست بکە ئازاری هەیە زوو سەردانکردنی پزیشک و کۆمەڵک فەحوسات ئەوەی کە من ئەمەوێ بە خەڵکی بڵێم ئەوەیە کە بەڕاستی گورچیلە پەیوەندیەکی زۆر هەیە لەگەڵ هەموو ئەندامەکانی لەش بە تایبەتی لە دڵ لە جگەر لە سنگ یعنی ئەگەر بێت و ئەم کەسانی کە مشکلەیەکیان هەیە لە گورچیلەیانەیە لە عیلەکانە یان زەخت و شەکران هەیە باشتریش دەوەیە کە زەختەکان شەکرەکان کۆنتترۆل کرێ بۆی تووشی پەکەوتنی گورچیلە نەبن.
چارەسەر هەیە بۆ ئەو نەخۆشانەی کە سست ئەبن گورچیلەیان دوو چارەسەر هەیە یەکێکیان چاندنی گورچیلەیە کە ئەمە ئۆڕەدی ئێمە چەند کەیسی باشمان هەیەکەوە ئێمە بەوە بە نمونە بۆ ئەو شتە ئێڵێن چەند بە ملیۆنەها خەڵک هەبووە کە بڵێن هەر نەک ئێمە سنتەرەکە ئێمە سنتەری دارسی غەسلی گورچیلەی قەرگە هەیە سنتەری غەسلی گورچیلەی شۆڕش هەیە و لە کەلار هەیە لە ڕانیە هەیە لە هەڵەبجە هەیە لە سەیسادق هەیە لەم شوێنانە سنتەرەکان هەیە کە ئەمە ئازایەتی هەر هەموویەتی چەند نەخۆشە بۆ لۆ سنتەران و لە سنتەرەکەی ئێمەش کە غەسلی گورچیلەمان بۆ کردووە و شکر بە تەندروستیەکی باشەوە و چاندنی گورچیلەی بۆ کراوە و ئێستا ئیشەکە ئێستا ژیانی تایبەتی خۆی ئەکات نەخۆشمانە بووە غەسلمان بۆ کردووە کارمەندە لە مەتار من خاڵەزای خۆم ئێستا حازری ئەەکەینەوە کە ڕەمزیشی کردو گورچیلەی دومی بۆ بچینەوە ئینشاڵڵا و ئەگەر نەخۆشمان هەیە فیتەری ئەکا کە چاندنی گورچیلەمان بۆ کردووە یعنی ئەمانە جێگەی ئەوەیە ئەگەر کەسێک لەو ڕۆتینە غەڵەتەوە تێ بگا لەوەی کە بڵێ غەسلی گورچیلە هەموو ڕۆژێکی مردنێکە نەیە بۆ غەسل ئەمرێت یعنی ئەمە ڕزگارکردنی ژیانی خەڵکە ئەم ئیشە ڕزگارکردنی ژیانی خەڵکە ئێمە بۆ ئازایەتی خۆمان نایڵین ئێمە بۆ ئەوەی کە خەڵک واعی بێتەوە لەو ئیشە کە ئەگەر سستی گورچیلەکانی هەبوو بەدەمیەوە بێت بۆ خەستخانە بێت دکتۆری سپۆڕ بیبینێ و قەراری بۆ بات کە غەسلی گورچیلەی بۆ بکرێت و ئەمەوێت تیشک بخەمە سەر شتێکی تر کە لەوانەیە بڵێن ئەو خەڵک هەبێ بڵێ ئەو نەخۆشی گورچیلەیە بووە زۆر بوو ئەمە خۆی پرسیارێکی ترە لای خەڵک بە تەواوی گەڵاڵا بێ خۆی دوو سەبەبیش هەیە بۆ ئەوەی خۆڕاستە بڵێن با بڵێن لایفستایلی خەڵک تێک چووە بڵێن شێوەی ژیانی خەڵک تێک چووە شێوەی خواردنی خەڵک تێک چووە شێوەی بازێشتی خەڵک تێک چووە بەڵام دووشتی تریش هەیە یەکەمیان سێرڤیس دووەم لەگەڵ دایگنۆستیک ئەم دووشتە چییە سێرڤیس یعنی خزمەتگوزاری خەستخانەکان زۆر باشترە لە چەند ساڵێ لەمە و پێش ئەمە وای کردووە نەخۆش زۆرتر ئەمێنێتەوە سەیەمە بە نمونە کاک فازیل چەند جار وەزعی تێک چووە کە هەر برادەرەکانی خۆشی بە تەمای ژیانی نەماون ئێمە غەسلی بەردەواممان بۆ کردووە و بەو شکڵی کە لەگەڵ دکتۆری پسپۆڕەکە کە بڵێن ئێمە قەرارمان لێداوە و گەیشتونەتە ئەو نەتیجەیە کە بڵێن غەسلەکەی بۆ بکەین شکر ژیانی زۆر ئاسایی بووەتەوە و یعنی هەر هەمووی نزیکی مانگە لەمە پێش بوو کاک فازیل برادەرەکانیشی بە تەمای نەمابوون و خەریب بمرێ یعنی ئێستا شکر وەزعێک و تەندروستیەکی باش و ئەیەتەوە بۆ غەسلی خۆی و ئەڕاتەوە بۆ ماڵیشەوە و دووەمینی کە بڵێن دایگنۆستیکە و دکتۆرەکان دکتۆری باشمان هەیە و بڵێن تەشخیصی باشمان هەیە دۆزینەوەی نەخۆشیەکان بە زووی هەمانە و لێرەوە بڵێن کە فەحس ئەکرێت کە دکتۆرەکان دکتۆری پسپۆڕی بوارەکان جاکراوەتەوە جاران دکتۆرێکی گورچیلە هەبوو ئەگە جەراحی گورچیلێک وایە هەموو شتەکان هەر ئەوەی کرد ئێستا ئێمە دکتۆری باڵنی گورچیلەمان هەیە دکتۆر شیروان و دکتۆر دانا و دکتۆر عادل و دکتۆر بەختیار و هەتا کە دکتۆر کاوەش کە لە بەرنامەکەیە بەس نیفرۆلۆژی خاص بێت کە ئێمە لە سنتەرەکەی ئێمە دکتۆر دانا سەرکیەکەمانە و دکتۆر شیروانیش لە سنتەری گورچیلەی دەستکردە لە قەرگە ئەم دوو شتەش زۆر گرنگە دۆزینەوەی نەخۆشیەکە بە زووی و بوونی پزیشکی پێویست و پسپۆڕ لە بوارەکانە و خزمەتکردنی تایبەتی نەخۆشەکان لە خەستخانەکان و لە سنتەرەکانە کە ئیشاڵا ئومێد دەکەین لە چەند ساڵی ترا وەکو بەجددی و ئیشاڵا وەکو سنتەرەکانی دەروی وڵاتیش و زیاتریش چکم ئێمە ئەگەر هەر کەسی دڵسۆز هەبێ ئیشاڵا ئەگەین بەو ئەنجامانە چکم ئێمە سنتەرەکەمان شکر ئەلحەمدوللا تاکە سنتەرەکە بەپێی علمی کتێب سنتەری گورچیلەی دەستکرد بۆ غەسلی گورچیلە بۆ شوشتنی گورچیلە واردە سا سێ نەخۆشەکانی تووشی ڤایرۆسی کەبەدی ببن شکر ئێمە دو ساڵی ئەخیر ڤایرۆسی کەبەدیمان سا سفر بووە الحەمدوللا و ئێمە لەگەڵ عالەمیش ینی سا سێشمان نەبووە شکر و لە 2007 سا دوومان هەبووە و 16 شکر سا سفر بووین یعنی ئەمە جێگەی دەستخۆشی من وەکو لەگەڵ کاکشاڵا و لێپرسراوی بەشەکەین جێگەی دەستخۆشیمان بۆ ئامی کارمەندەکانمانە کە ئەو ئینسترەکشنانەی کە ئەو ئامۆژگاریانەی ئەیین بۆ پاک و خاوێنی بۆ ئاگاداربوونی نەخۆشەکان و کۆپەرێتبوون لەگەڵ نەخۆشەکانە بەجددی گوێڕایەڵەیەکی زۆر هەیە و کارمەندەکانمان گەنجن و تاقییان هەیە شکر و زۆر من لێرەوە دەستی هەر هەمویان ئەگوشم کارمەندەکانم چکم بەجددی بەوانەوە سەربەرزین بەوانەوە ئێمە توانین بەشێکی وا لە کەناڵێکەوە بتوانین بڵێن کاکفازی لێکێکە لەو نەخۆشانە کە لە کارمەندەکانی مەڕازی بێ زۆر وارد بوو
کە هیچ شەرن لە من ناکات چووکم زۆر وارد بوو لێرەوە بڵێ کاکە من ئەو خزمەتەی پێویستە بۆ من ناکرێ بە حکوومەت بڵێن هەر لا ئیرادی یعنی لا ڕێی بە منیەوە دیانی نەک تۆ باش نی دوێ بە حکوومەت بڵێن با بەشکم شتێکی باشتر بکرێت.